من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەخشین لا نوێترین پرۆژەیدا کە تایبەتە بە نەخۆش و کەم دەرامەتەکان. بنیادنانی نەخۆشخانەیەکی گشتی 24 کاتژمێریە لە ناوەندی شاری سلێمانی بەبوونی بەشە جیاوازەکانی تەندروستی و با پێشکەوتوترین ئامێرەکانی تاقیگە و ژوورە جیاوازەکانی نەشتەرگەری و ئەنجامدانی چەندین جۆر نەشتەرگەری لەلایەن پزیشکە پسپۆڕەکانەوە بە نرخێکی کەمتر کە لە توانای هەژارانی هەرێمی کوردستاندا بێت با پێچەوانەی ئەو پرۆژە تەندروستیانەی کە دوورن لە خزمەتی هەژارانی وڵات. بەخشین لە چەند ڕۆژی ڕابردوودا جگە لە کۆمەڵگەی پزیشکی خێرخوازی کوردستان لە سلێمانی لە ئیدارەی گرمیان و لە ناوەندی شاری کەلار کۆمەڵگای پزیشکی بەخشینی بەڕووی نەخۆش و کەم دەرامەتانەوە کردەوە کە لەلایەن بەرپرسانی حیزبی و حکومیەوە پێشوازیەکی گەرمی لێکرا. لە کۆمەڵگەکانی پزیشکی بەخشیندا نرخی چارەسەر لە 160 و لە بەشەکانی تر لە 150 داشکاندن کراوە کە ئەوەش لەم دۆخە خراپە ئابووریەی هەرێمدا دڵخۆشیەکی زۆرە بۆ فەقیران و هەژاران و نەخۆشەکان کە کۆمەڵگا پزیشکەکانی بەخشین زۆرینەی پزیشکە پسپۆڕەکان لە خۆ دەگرێت و لە شارە جیاوازەکانی هەرێمیشەوە سەردانیان دەکرێت. بەناوی قانونقامێتی قەزای کەلارەوە دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین بۆ کردنەوەی ئەم کۆمەڵگا پزیشکیە لە قەزای کەلار دیارە ئەمە لەسەر ئاستی گەرمیان دەتوانن سوود لەمە ببینین و ئەمە ئەرکێکی نیشتمانی گەورەیە لەم قەیرانە دارایە ئێستا بەرەوکی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەم ناوچانەی گردێتەوە بەعام هەنگاوێکی زۆر باش و هەنگاوێکی پیرۆزە و دەستخۆشیان لێکەین پیرۆزباییان لێکەین ئومێدەوارین ئەم کۆمەڵگایە بتوانین هەموو بەشەکانی پێداویستەکانی تر لەخۆ بگرێت لە ڕووی تەندروستیەوە بتوانین بەشێک لە کەلێنەکان و چارەسەرەکان بۆ خەڵک لێرە بدۆزینەوە ئەو ئەرکەی کە پێ هەڵستن بە شێوازێک بە بتوان بێتە مایەی ڕەزامەندی خەڵکی سنوورەکە و ناوچەکە و ئێمەش وەکو ئیدارەی قەزاکە پاڵپشتی و پشتیوانیانە بین بۆ کردنەوەی هەر کارێک لەم بابەتە کە سوود بە بەرژەوەندی گشتی بگەینە لە ئەسەر ئاستی قەزا و لەسەر ئاستی ئیدارەی گەرمی. ئێمە پێمان خۆشە بەدەیان کۆمەڵگای تری پزیشکی لێرە بکرێتەوە. ئێمە ئامادەین لە ڕێگای شارەوانی و لە ڕێگای ئیدارەی قەزاکۆ ئەوە پێمان بکرێت بە پێی یاسا و ڕێنمایەکان بتوانین هاوکاریان بکەین بۆ ئەوەی خەڵکی تریش بێتە پێدەوە. ئەمە لە بواری بۆ بەرهێنانشا بتوانین خەڵکی تر و دام و دەستگاکانی تریش بێنە پێشەوە بۆ ئەوەی بتوانین ئەو ئەگەر فەراغێک هەبێ لەسەر ئاستی تەندروستی بەعام ئێمە بتوانین قەرەبووی بکەینەوە بەم جۆرە کۆمەڵگایانە. دیارە ئێمە موسڵمانین، موسڵمان ئەبێ ڕێبازەکەی خۆی بزانێ. کارێکی لەم نەوعە کە لە 150 داشکانی هەیە بۆ خەڵک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی فەرمووە چاکترینی خەڵک ئەوەیە نوێژ زۆرەکە. خەیر الناسی ئەنفەهم للناس. چاکترینی خەڵک ئەوەیە قازانجی بۆ خەڵک زیاتر بێ. ئەم شینەی ئێمە بە تایبەتی لەم وەختە کە اقتصادی لە وڵاتی ئێمە هەیە و لە کوردستانە زیاترش هەیە چونکە فێڵبازی زیاتر تایە بە ئەو قسەی منە بڕاوی بێتەوە چونکە ئەوەی لە کوردستانە ئەکرێ بڕنەوە لە هیچ وڵاتێکا بەم شێوە نەکرێ. لەم وەختە کۆمەڵێکە بن خزمەتی میلەت بکەن، داشکانی بۆ بکەن، گشتمان ئەوەشمان نەخۆش یعنی داشکانی لە 150 یا زیاتری بۆ بکەن. لای من لە هەموو کارێک خێری زیاترێکە، لای من لە یاسای ئیسلامشە لەوە خێرترە پارە کۆکات و عەمری زیادەیەکە، ئەمە خێرترێکە. ئەو پارە لەما سەرفکە
بۆ میلەتی فەقیر، بۆ میلەتی نەخۆش، بۆ میلەتی هەژار، بۆ میلەتێکی موسڵمان خێری لەوە زیاترە عەمری سونەت بکە. من ئەوە ئەڵێم و لەسەر قسەی خۆم بەزیرم هەر کەسێ بێ مقابلە مکابرێ بۆ، چونکە بەڕاستی پێغەمبەر فەرمووی خەیر الناس ئەنفەعوهم للناس، چاکترینی خەڵک ئەوەیە قازانجی بۆ خەڵک بێ. هەر کەسێ فریایەکی بکەوێ ئینشاءالله خوا فریایەکە بێ. هەر کەسێ بەڕاستی خزمەتی میلەت بکە ئینشاءالله خوای گەورە لە دین و دنیادا مایی ناکە. ئەم ئیشە ئیشێکی خێریە، ئێمە وای ئەزانین ئەگەر مەبەستی پێخوا و خزمەتی خەڵک بێ ئینشاءالله سەرکەوتووە بن، ناجحە بن، لە شوێنانی تر ئینشاءالله دەستیان بڵاوەکە. بەڕاستی ئێستا کاتی ئەوەیە خەڵک بتوانێت خزمەتی خەڵک بکە. بەڕاستی من وەکو مامۆسایەکی ئاینی لای من لە هەموو کاتێ زەرورترە ئیسا هەر کەسی بە پێی توانای خۆی خزمەتی ئەو خەڵکە بکە. ئەمە کارێکە دانی خێریە، یعنی نیوەی زیاتردا ئەشکێنێ لەبەر خاتری واللهی هەیە نەخۆشە ناتوانێت بچێ بۆ عەیاد، واللهی ناتوانێت بچێ، هەیە سۆنەری هەیە ناتوانێت بیگرێ، ئیسا ئێوە نیوەی بۆ دائەشکێنن. یعنی بەڕاستی ئەمە خێرێکی گەورەیە و خزمەتێکی زۆرە بە خەڵکی موسڵمانان و خەڵکی کەلار. خوا ئەمسالتان زیاد کە، خوا موفقتان کە ئینشاءالله. ئێمە بە ناوی لەقی گەرمانی سەندیگای کارمەندانی تەندروستی پیرۆزبایی کردنەوەی ئەم کۆمەڵگا پزیشکی خێرخوازی ئەکەین. وەکو سەندیگای کارمەندانی تەندروستی وەکو ئاگادارین لەم بارودۆخە دیارەکردنەوەی ئەم جۆرە کۆمەڵگا پزیشکیانە سوودێکی زۆر گەنگی بۆ هاوڵاتیانە بێ، بۆ باری قورسی هاوڵاتیانیش لەم بارودۆخە نەخوازراوە ئاسانەکە و کەمترەکاتەوە. هیوادارین وەکو ئەوەی سەکە کراوەتەوە بە جۆش و خرۆشێکی باشەوە بووە، پێشوازەیە گەرمی لێکراوە لەلایەن بەرپرسانی حکومی حزبی ڕێکخراوەکانی بواری تەندروستی و ئێمە وەکو ئاگادارین لە ناوەندی تەندروستی کردنەوەی ئەم جۆرە کۆمەڵگایانە کارێکی زۆر گرنگە و کەمکردنەوەی نرخەکانیش سوودێکی زۆری ئەبێ بۆ هاوڵاتیان و کارێکی زۆر باشە و داواکاریشین لە ئایندەدا وەکو ئەوەی بینیمان کۆمەڵێک پزیشکی بەشە جیاوازەکانی تایە. هیوادارین لە شارە گەورەکانی وەکو سلێمانی هەولێر و شوێنی درەوە پزیشکی پسوەری بوارە تایبەتەکانیش هیچ نەبێ هەفتەی ئەگەر ڕۆژێک بێ بەشداری بکەن، چونکە بەڕاستی ئەمە خزمەتی زۆری هاوڵاتیانەکە و ئەوەی ئێمە ئاگادارین بەڕاستی کردی تەندروستی ڕۆژانە هاوڵاتیان گلەیەکی زۆرەکەن لە گرانی نرخ و بینینی پزیشک و هەروە کێشەی دەرمان. دڵنیان کردنەوەی ئەم جۆرە کۆمەڵگایانە سوودی ئەبێ. ئێمە وەکو سەندیگای کارمەندان لێرە پێشتیش لە نزیکەوە ئاگادار بووینە و هەموو ئاسانکاریەکەمان کردووە و بۆ ئایندەش دڵنیاتانەکەین هەموو ئاسانکاریەکەی بۆ سەرکەوتنی ئەم جۆرە پرۆژانە. گەر هاوکاریەکانی بەخشین لە 7 ساڵی ڕابردوودا بۆ نەخۆش و لێقەوماوان تەنها چارەسەرکردنیان بوو بێت لە دەرەوە و ناوەوەی وڵات کە بەدەیان نەخۆشی لە وڵاتانی ئێران، ئەڵمان، هیندستان، ئەردەن چارەسەر کردووە، هیوای ژیانێکی نوێ بە هاوکاری خێرخوازان پێبەخشیونەتەوە.
ئەوە کۆمەڵگەی پزیشکی خێرخوازی کوردستان لە سلێمانی پرۆژەیەکی تریبەخشین بوو بۆ نەخۆشەکان بەبوونی چەندین پزیشکی پسپۆڕ بە نرخێکی گونجاو و کەمتر لە نەخۆشخانە ئەهلیەکان کە لە ماوەی تەنها 3 ساڵدا لەو کۆمەلگا پزیشکیەدا توانراوە چارەسەر بۆ زیاتر لە 100,000 نەخۆش بکرێت. سەرەتا بە خێراتنی ئەوەی بەڕێزەکەم ئێمە ئامانجمان لەکردنەوەی ئەم کۆمەلگا پزیشکیە لە گەرمیانە بۆ هاوکاریکردنی باری دارایی سەرجەم چین و توێژەکان و بەتایبەتی چینی هەژاران و مامۆسایان و فەرمانبەران کە لە مۆزعی بەسەر هەرێمی کوردستانە هاتووە و نەبوونی موچە و کەمکردنەوەی موچە بەڕاستی خەڵکی نەخۆش زۆر پێویستی بەوەیە کە دکتۆر ببینێ بە سعرێک کە لەوەی بتوانێت بەرامبەری گیرفانی خۆی بێ یان بڵێن بەرامبەر ئەو معاشەی خۆی بێ کە وەری ئەگرێ. ئێستا ئێمە لێرە دکتۆری پسپۆڕەکانمان کە شەهادەی لە دیبلۆم و ماستەر و بە بۆردی تێدایە هەمومان پیتاقەکانمان کردو بە 3,000 کە لە هەموو شوێنەکانە لە 10,520 بۆ 25 ئەڕوات شوێنی بینینی دکتۆر. سۆنەرمان لێرە 6,000 کە لە هیچ شوێنێکی ئەم گەرمیانە بۆ شێوە نیە بۆ نمونە ECG-مان کردو بە 3,000 یعنی هەموو نرخەکانمان لە 150 بۆ 60 شکاندووە بە زەمادەوە بە بڵێن بواری پەرستاری مختبەر سەیدەلێ هەموو بەشەکانمان داشکاندووە. وەکو وتم ئامانجمان لێرە خزمەتکردنی خەڵکی هەژار نەکیە برکێ لەگەڵ دکتۆرەکانی تر یان مختبەر و کۆگا و شوێنەکانی تری بواری پزیشکیە چونکە لە گەرمیانە ئێستا ئێمە لێتان ناشارمەوە دەنگۆیەکی ئەوە دروست بۆ کە ئێمە ئەمەمان لەبەر کێبرکێ کردووە بەڵام نا دڵنیاتانەکەمەوە ئێمە لێرە ستافێکی کارە چاودێری تەواوی ئەم بینایە ئەەکەین بە کۆمەلگاکەوە بڵین بە هەموو بەشەکانیەوە ئێمە لێرە بەشی مناڵان گورچیلە باتنی ژنان و مناڵبوون بەشی سنتەری دانمان هەیە هەموو بەشەکانمان هەر بۆ سعرەی کە وتم دامان شکاندۆ و نرخەکانمان هەرزان کردو. ئەمە زۆر مای دڵخۆشیە بۆ ئەم دەڤەری گەرمیانە بەڕاستی ئێمە چەند ڕۆژێک وەکو ئەزمموی خۆمان دکتۆرەکانمان دانیشتن بەڕاستی پێشوازێکی زۆری لێ ئەکرا حتا دکتۆر ئێمە ئێستا ئەگەر دکتۆرێکمان لەم کاتان نتوانین دابین کردبێ نەخۆشی ئەو دکتۆرانەی تر بۆ سۆنەرەکە هاتون سەردانی ئێمەیان کرد زۆر دەستخۆشییان کردووە یعنی بەڕاستی ئەوەندە دڵخۆش بوون باوەی کە بۆ نمونە و توێتی من دێمە ئێرە بە 9,000 هەم دکتۆرەکە ئەبینم هەم سۆنەرەکە ئەەکەم بەڵام لە لای دکتۆرێکە بەس بینینەکە 15,000 کە ناتوانم بەڕاستی دابینی کەم بەو شێوە ئێمە لەلایەن دکتۆرەکانی ترەوە فەحسمان بۆ هاتووە سۆنەرمان بۆ هاتووە تەنیا لەبەر ئەوەی نرخەکانمان هەرزانەوە ئیشەکانشمان بە کوالەتی بەرز کردو ستافی کارامانێ بۆ مختبەر و سەیدەلێ بەتایبەت بەڕاستی ئێمە زۆر دەستخۆشیمان بۆیان هەیە کارێکی زۆر گەورە و گرنگیان کردووە و ئومێدمان پێیانەوە هیوادارین بەردەوام بن لەگەڵمانە هەتا ئەو کاتەی ئێمە بە تەواوی وامان لێ دێت کە بتوانین خۆمان پشت بە خۆمان ببەستین چونکە لە گەرمیانە لەوانەیە تۆزی قورستر بێ بۆ ئێمە وەکو سلێمانی نەبێ لە دابینکردنی دکتۆر داوامان لیان هەیە بۆمان دابین بکەن و لەلایەنی مادی و ئینشاءالله لەو ڕۆوە هیچ کاتێ پشتگوێمان نەخەن و بەردەوام بن لەگەڵمانە.
بەناوی خوای گەورە ئەم کۆمەلگایە کراوەتەوە لەسەر بنەمای هاوکاریکردنی نەخۆش کراوەتەوە ئێمەش لێرە وەکو تاقیگە بە زۆر بە دڵخۆشیەوە ئەتوانین ئەوە بڵێن کە سەری تێستەکانی ئێمە زۆر کەمترە لە چاو شوێنەکانی تر کە ئەکرێت لێرە بە تایبەتی ئێمە لێرە چەند فەحسێکەکرێت زیاتر باوە و لە ناو کۆمەلگا و پێویستە وەکو فەحسی CBC کە لە زۆر شوێنە لە ئیدارەی گەرمیان لە ناوچەی گەرمیان کە بە 10,000 ینی بە ستانداردی بەڵام لێرە بە 5,000 ئەکرێت و چەند فەحسێکی تر وەکو فەحسەکانی غودە کە بە 3 فەحس ناسراوە زیاتر لە بازاڕەکان بە 30,000 کات لای ئێمە 21,000 و چەند فەحسێکی ترمان هەیە وەکو لیپید پرۆفایل کە لە 4 فەحس پێک دێت هەر فەحسێکی لە شوێنەکانی تر بە نزیکەی 4,000 لێرە بە 2 ئەکرێ بە 2.5 ئەکرێ ینی لێرە ینی بە شێوازێکی گشتی لە 150 بۆ 60 داشکان کراوە لە زۆربەی هەموو فەحسەکان هەمووی فەحسەکان کراوە لێرە ئەتوانین بڵێن فەحسی بڵەت فیلمیش ئەکرێت کە بە شێوەیەکی کەم لێرە ئەگەر نازانم بە زۆر بە کەمی ئەکرێت لێرە بە 10,000 ئەکرێت ینی ئەوش سارێکی گونجاوە بۆ نەخۆشانەوە کە لایەنی داراییان کەمە و ئێمە زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەین کە ئەتوانێت هاوکاری داراییمان بکات بۆ ئێمەش بتوانین ئەم نرخەکەمانە بۆ نەخۆش دابین بکەین ینی تێستەکان بە نرخێکی کەم بۆ نەخۆش بکەین چونکە ئەو کیتانێکی ئێمە ئەیکڕینەوە لە بازار هەمووی بە پارەیە بەڵام ئەوش سەری تایبەتی هەیە ئەوش بەڵام سعرەکەمەکان نابێتە هۆکاری ئەوەی ئێمە بڕۆین کیتی خراپبێنین و کوالەتی تێستەکەمان خراپێت چونکە سپاس بخوا بەرنامەی بەخشین هاوکاری ئێرە ئەکات ئێمەش حەزمان لێ و پێشمان خۆشە هاوکاری نەخۆش بکەین لە خزمەتی نەخۆشدارین. دیارە ئەمڕۆ لە شاری کەلار و لە سنووری ئیدارەی گەرمیان گەورەترین کۆمەلگای پزیشکی خێرخوازی بە ناوی کۆمەلگای پزیشکی بەخشین افتتاح کراوە کرایەوە دیارە ئەم پرۆژەیە کە سەرەتا بە گرنگیەوە ئەمێ ئاماژەی پێ بکەم ئەوش دوای سەرکەوتنی ئەم کۆمەلگەیە لە شاری سلێمانی و لەلایەن بەرنامەی بەخشینی کەناڵی ئاسمانی پەیامەوە کە سەرپەرشتی دەکرا سپاس بخوا دوای چەند ساڵێک لە ئەزمون زۆر سەرکەوتوانە توانیوێتی ڕێژەیەکی گەورە لە نەخۆش بە هەزاران نەخۆش ببینێت و چارەسەریان بۆ بدۆزێتەوە و دوای بینینی ئەو سەرکەوتنە بەرنامەی بەخشین دیارە پێی باش بۆ لەگەڵ ستافی کارگێڕی ئێرە قسەمان کردووە کە ئەم سنوورە بەڕاستی لە ڕووی تەندروستیەوە زۆر پاراوێز کرا و نەقسێکی گەورەی تایە لە سنووری ئیدارەی گەرمیان و ڕێگەیەکی پێڵێن ڕێگەی مەرگ لێرە بەردەوام نەخۆشەکان لێرەوە گوازرانەوە بۆ سلێمانی ئێمەش پێمان خۆش بە ئەم کەلێنە پڕکرێتەوە بە سپاسەوە بەرنامەی بەخشین دوای چەندین هەوڵەوانە بڕیاریان لەسەرکردنەوەی گەورەترین کۆمەلگای پزیشکی خێرخوازی لە سنووری ئیدارەی گەرمیاندا و جارێکی تر سپاسی هەموو لایەنە پەیوەندیدارەکان و لایەنە حیزبیەکان کە هەمووان هاوکار بوون لە کردنەوەی ئەم کۆمەلگایە و ئەمڕۆ جێگری سەرپەرشتیار و سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان و کاکشاب قایمقامی قەزای کەلار و بەرپرسی یەکە ئیدارەکان و کارمەندانی تەندروستی سندیکا و تەندروستیەکانی سنوورەکە و هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئەمڕۆ یەکێتی زانایان هەمویان ئامادەی کردنەوەی کۆمەلگا پزیشکەکە بوون بە خۆشحاڵیەوە کە ئەم کۆمەلگا پزیشکیە ستافێکی ئیداری و کارگێڕی سەرپەرشتی کاروبارەکانێکە و لە کۆمەڵێک پسپۆری و لە کۆمەڵێک بەشی گرنگ پێگاتووە بە قۆناغبەندی شەڵاگەین ئەوەی کە هۆڵی نەشتەرگەری و پێداویستەکانی ترکەوانی کە ماون ئەوانیش ئامادە و دابین بکرێن و پزیشک لە ناوخۆی ئیدارەی گەرمیان و دەرەوەی پارێزگاکانی هەرێمی کوردستان و عێراق و تەنانەت ئێرانیش هەوڵەدەین بیان هێنە شاری کەلار و لێرە نەخۆش ببینین و خزمەتی هاوڵاتیان و هاونیشتمانیان بەگشتی و خەڵکی فەقیر و کەم درامەت و داماوی سنووری ئیدارەکەمان خزمەت بکرێن لەم ڕوانگەوە و ئێمە لێرە دووپاتی دەکەینەوە کە تەنها و تەنها ئامانجمان خزمەتکردنی هاوڵاتیانە لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە کە بەرنامەی بەخشینی کەناڵی ئاسمانی پەیامەوە پاڵپشتی مادی
و لێرە بە پاڵپشتی مرۆیی بەستافە کارگێرەکە ئەکرێ و لە ناوجەرگەی شاری کەلار دیارم پرۆژەیە خزمەتێکی گەورەیە کە لە بەشەکانی تاقیگە و سۆنەر و هەموو بەشەکانی ترکە لە سنووری ئیداری گەرمیان لە کۆمەلگاکەمان کراوەتەوە. بەگشتی هاوڵاتیانی سنووری ئیداری گەرمیان و بە تایبەت شاری کەلار و دەوروبەری وەکو ناحیەکانی ڕزگاری و باوەنوروانە زۆر بە گەرمیگوڕی و بە پەرۆشەوە پێشوازیان لە پرۆژەکە کردووە و تەنانەت لە ڕاگەاندنەکان و ئەمڕۆ کە ئێفتتاحێکن پێشوازیەکی زۆر گەرمە بینین. دیارە جیاوازیەکی گەورە لە نێوان کەرتی تەندروستی بەگشتی وەکو کەرتێکی ئەهلی ئەم کەرتەیە ئێمە کە وەکو خزمەتگوزاریە وەکو خێرخوازیە جیاوازەکەی ئەوەیە بۆ نمونە ئێمە ئەگەر لە وەرەقەی بینینی پسوڵی نەخۆشەوە باسی بکەین کە ئێمە لە هەندێک بەش 2000 و لە هەندێک بەش 3000 دینار وەرەگرین لە بازار 15000 و زیاتر وەرەگرن بۆ بینینی پزیشکەکان پزیشکەکانمان لێرە بۆردیانەیە پسپۆریان بەرزەوە خاوەنی ئەزمون و خزمەتێکی زۆرن و هەمانە و دکتۆرانە کە لە بازار نەخۆشە بینن بەڵام ئێمە دیارە لێرە پاڵپشتێکی مادی بەرنامەی بەخشینی هەیە ئێمە توانیمانە ئەو نرخانە تەواو دابەزێنین هەتا لە نرخی دەرمانخانەکان و هەندێک نرخمان لە 170 زیاتریش داشکاندنی هەیە هەندێک نرخشمان بڵێن لە 150 بەرەوسەر داشکاندنمان بۆ کردووە بە تایبەت لە تاقیگە و ئەو فەحسانەی کە ئەکرێن و بەشەکانی تری پەرستاری و زۆر بەشی تریش کە داشکاندنی گەورەی تیاکراوە بۆ هاوڵاتیان زیاد لە 150 داشکاندنی تیاکراوە و ئێمە لێرە وێڕای ئەو خزمەت گوزاریانە تەنسیقمان لەگەڵ کۆمەڵ جێگای تر هەیە ئەوانش بە خۆشحاڵیەوە پێشوازیان لە ئێمە کردووە کە نرخەکان دابەزێن و هیوادارین ئێمە بێتە هۆکارێک کە بازار نرخەکانی دابەزێت بەهۆی ئەم کارە خێرخوازیەوە. بسم الله الرحمن الرحيم سپاسی خوای گەورەکەین کە ئەمڕۆژ لە یەکێک لە چالاکی و لە پرۆژە ناوازەکانی بەرنامەی بەخشینە خۆمان ئەبینینەوە و خەڵکیش ئەبینینەوە کە هەستاین بەکردنەوەی کۆمەلگایەکی پزیشکی لە دەڤەری گەرمیان لە شاری کەلارە دیارە ئەمە دووهەم ئەزمون و دووهەم تەجربەمانە کە ئەیکەین کۆمەلگایەکی بە هەمان شێوە پێشتر لە شاری سلێمانی کردومانەتەوە کە سوپاس بۆ خوای گەورە ئەوەندە سەرکەوتوو بۆ ئێستا ناچار بووین کۆمەلگاکە بکەین بە نەخۆشخانەیەکی گەورەتر بۆ ئەوەی هەموو بەشەکانی تێدا جێبێتەوە و خزمەت گوزاریەکانی هەمووی تێدا جێبێتەوە لە شاری کەلاری شاوەڕە دەڤەری گەرمیانی شاوەکو ئەمڕۆ بیسمان لە بەرپرسانی ئیداریش کە ئاماژیان بەوە کرد کەرتی تەندروستی و خزمەت گوزاری تەندروستی وەکو پێویست ڕەنگە بەهۆی ئەو قەیران و وەزعەوە کە بەسەر کوردستانە هاتووە پیادە نەکرابێ و جێبەجێ نەکرابێ بۆیە ئێمە بیرمان کردەوە لەوەی کەوا ئەم شارە خۆشەویستەوە ئەم دەڤەرەکە بە منتیقەیەکی مەحرومیشی تێئەگەین خەڵکێکی فەقیر و هەژار و نەدار و بێدەرەتانی تایە کە حەزمان کرد ئەم پرۆژەی سلێمانیش لێرە دووبارە بکەینەوە و ئەمڕۆژ سوپاس بۆ خوای گەورە ئەبینینکەوە ئیفتتاحی ئەم کۆمەلگایەمان کردوێتەوە لە شاری کەلارە کە هەموو بەشەکانی تێدایە و هەموو خزمەت گوزاریە تەندروستیەکانی تێدایە و یەکێکە لە بەرنامە و یەکێکە لە پرۆژە ناوازەکانی بەرنامەی بەخشین کە دووهەم پرۆژەمانە ئەمە کە ئێمە لەم شێوەیە ئەیکەینەوە و هیوادارین و ئومێد دەکەین و بەتەماشین ئینشاءالله بە هەوڵ و هیمەتی خێرخوازان و دەوڵەمەندان بتوانین لە شار و شارۆچەکانی تریش هەمان خزمەت گوزاری پێشکەشکەین و ئەم کۆمەلگای ئەمڕۆ لێرە ئێوە ئەیبینن کە کراوەتەوە کۆمەلگایەکی خێرخوازیە کۆمەلگایەک نییە کە بۆ قازانج و ڕبح بێ قازانج و ڕبحی ئەوەندە ئەوێت کەوا دەستگاکەی پێ بڕوا بڕێەوە لەسەر پێی خۆی بۆسێ بۆیە داوای دوعای خێرمان لە هەموو لایەگەیە و داوای کۆمەکی و یارمەتیمان لە هەموو لایەگەیە بە مادی و معنەوی کە ئینشاءالله پاڵپشتی ئەم پرۆژانە بکەن بە حیزب و بە حکومەت و بە دەوڵەمەند و بە خێرخوازان و بە کەسایەتیەکانەوە هەتاوەکو زیاتر و زۆرتر لە بوارەکانی خزمەت گوزاریە کە کەرتی تەندروستیش کەرتێکی زۆر گرنگ و بەرچاو و هەستیارە لە خزمەتکردنی خەڵکدا بتوانین لەو بوارەشدا خزمەتێک بە خەڵکی کوردستان بکەین لە هەر شار و شارۆچکەیەک بێ و خوای گەورە هەموو لایەکمان سەرکەوتوو بکات بتوانین ئینشاءالله لە شوێنەکانی تریش بە هەمان شێوە ئەم کۆمەلگایانە دروست بێت. يحزنون
ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. چۆمە ڕەحیمە نام چۆمە ڕەحیمە قاچم ئەوەی هەر لە مناڵێەوە لە پۆلی شەشەم مامان لە شۆڕشە هەر لە مناڵێوان بەم عاربانەوە هەروام زۆر کەوتمە زۆر ناخۆشە. ئەچوو مامەکەم زۆر ناخۆش بوو ئەمدانە تاسەیە زۆر ناخۆش بوو تاکەی خۆ بینیتانە زۆر ناخۆش بوو ئەمەە ناخۆش بوو اینجا خەڵکیش پامەنە فەقیرە وام ئاواتم بوو عاربانەکەم بدەنێ لە خێرخواست زۆر ناخۆش بوو. بەردەما بە کەسێ لەگەڵ بووە ئاوەڵا وایە 24 ساڵی خۆ لەگەڵما بوونە یان خوشەکانم یان برادرم لەگەڵا بوونە ڕژما بۆ مەتکەم وڵا مەگەر بە برادر و بدایک و باوکم بڵێم بم بەنە ژوورۆ بەخوا هیچ ناتوانم ئەوانە حەز پێ بڕم وڵا ناتوانم هەر لە پۆلیەکەوە عاربانم بێتە و ئیسەکانە زۆر ناخۆشە ئاوەڵا بێ مامۆستا هەڵم گرێ بم باتە ژوورەوە ئەبێ پاڵم پێوە بنە زۆر ناخۆشە. باچم مۆمەتکە باچم لای برەکەم ئەمە هەموو کاراسات نییە خوشەکەشم بۆتان نەخۆشە لە قسخانی وایە. کاکە چۆمان چی ئەڵێ بەخێرخوازان کە ئەمڕۆ ئەم هەدیە گەوریان بە تۆ بەخشی دوای ئەو هەموو ساڵە کە بەم عاربانە ناخۆش و شڕوشکاوە شەو ڕۆژ بەڕێ کردو و قۆناغەکانی 6 ساڵی مەکتەبت بڕیوە لەم بەدووە تەنها بەم گێڕە ئەتوانی سەردانی بازار و خزم و کەس و دۆست و هاوڕێکان بکەیت. زۆر مەمنون زۆر سوپاسیانەکەم کە لەم عاربانە ڕزگارمان کردەوەی سەبەتمام ئینشەڵا بڕۆم بڵێ برادەکانم بۆ چەند ماڵ بۆ هەموو شوێنە بڕۆم زۆر سوپاسیانەکەم زۆر مەمنون. ئیتر مانوو نابی؟ نەوەڵا دەست خۆش بیاخوا زۆر مەمنون.